خوشکی بەڕێزم ئافرەتێکی بە حیا و بە حورمەت و بە شەخسیەت بە لە بازاڕەکان لە شوێنەکاندا لەگەڵ هەموو کەسێکا پێ مەکەنە بەدەمی هەموو کەسێکەوە پێ مەکەنە هەندێک قسەی سەرنج ڕاکێشەی لەگەڵ دوکاندارە مەیکە بەو شێوەیە کەواتە ڕقەمی خۆت مەدە بە دوکاندار دوکاندارێ باش بێ لەوانە چواری خراپ بێ لەوانە تۆ بەر خراپەکە بکەوی کەواتە ڕقەمی خۆت مەدە بەوان چونکە تۆ بە حیاوە جوانتری بە شەرمەوە جوانتری بە شەخسیەتەوە جوانتری والله ئەگەر ئافرەت بە شەرم و بە حیا و بە شەخسیەت بێ بە غیرەت بێ والله پیاو ناوێت سەیری بکات نە قسەی خۆشی لەگەڵا بکە ئەوە ڕاستیەکە بەڵام کە ئافرەت شلی کرد پەنا بەخوا سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت کەواتە ئاگادار بە خوشکە بەڕێزەکەم پیاوەکەت پێت ڕازیە بەداخەوە هەندێک ئافرەتی شێ ئەچێ قەرزەکە پیاوەکەی پێی نازانن باسی ئەوانە ناکەم ئەوانە خۆیان خراپن و ئافرەتانە بەڵام باسی ئەوە دەکەم بە ئاشکرا دەڵێ بڕۆ بۆ بازاڕ بڕۆ بۆ مارکێت بڕۆ بۆ فڵان شوێن بە قەرز شت بێنە ئا باسی ئەو پیاوانە دەکەم من